دوای هەفتەیەک لە ونبوونی تەرمی گەنجەونبووەکەی کەلار دۆزرایەوە. لە کەرکووک باوکی کوژراوێک ئەچێتە دادگا بۆ ئەوەی مامەڵەی کوڕە کوژراوەکەی بکە کەچی لەبێت داوای قەرزی ئاو کارەبایان لێ کردووە. سڵاوتان لێبێت. دوای هەفتەیەک دوجار تەرمی گەنجەونبووەکەی کەلار دۆزرایەوە. ئەم ئێوارەیە زاناغەواز بە 1964 ڕاگەیاند تەرمی مەهدی محەممەد گەنجەونبووەکەی کەلار لە ناو ڕووباری سیروان دۆزرایەوە. بۆیە بۆ توێکاریە برێتە پزیشکی دادی کەلار و دواتر ڕادستی کەسوکاریەکرێتەوە. ئێوارەی ڕۆژی یەکشەمبەی ڕابرد و گەنجێک بە ناوی مەهدی محەممەد تەمەن 25 ساڵ خوێندکاری قۆناغی چوارەوی بەشی فیزیا لە زانکۆی گەرمیان لە ماڵ چوو بووە دەر. دوو ڕۆژ دوای ونبوونی ماتۆڕەکەی لە نزیک کەلار دۆزرابەوە. ئەو جێگای ماتۆڕەکان لێ دۆزی بووە پرۆژەی ئاودێری لێ هەر ئەو کات گومان ئەکرا کەوتوێتە ناو ئاوەکە. بۆی ئەمڕۆ زانا بەکرد کە بە زانای غەواس ناسراوە لە قەزای تەختەقەوە چوو بووە کەلار لە سەر ئاوی ڕووباری سیروان بە هاوکاری خەڵکی ناوچەکە تەرمەکەیان دۆزیەوە. باوکی هاوڵاتیەکی کوژراو لە کەرکووک چۆتە دادگا بۆ ئەوی مافی کوڕەکەی بە یاسایی وەربگرێت کەچی پێیان وتووە بڕۆ ئەستۆپاچی لە دائیرەکانی ئەو کارەبا و تەلەفۆن بهێنا ئینجا مامەڵەی کەیسەکەی کوڕەکەی بۆ ئەکەن. ڕۆژی هەفتی ئەم مانگە گەنجێکی کورد لە سەردە مەقاڵەی کۆن لەلایەن پۆلیسێکی ئیتیحادی کە عەرەبی هاوردەیە بە چەقۆ کوژرا و بکوژ هێشتا نەگیراوە و ڕای کردووە. وەلید نووری باوکی کوژراوە کامڕۆ شەممە بە تۆڕی 1964 ڕاگەیاند چۆتە دادگا داوای کردووە بکوژ دەستگیر بکرێ و مافی کوڕەکەی وەربگرێتەوە کەسی پێیان وتووە بڕۆ ئەستۆپاچی لە دائیرەکانی ئاو کارەبا و تەلەفۆنات بهێنە ئینجا مامەڵەی کەیسی کوڕەکەی بۆ دەست پێەکەن. باوکی کوژراوە کاڵێ ناکرێت لە کەیسێکی وا گەورە دادگا خەریکی ئەو شتەلاوەچیانە بێت. وەلید نووری داوا کات دادگا بکوژەکە بگرێت و بە حەقی یاسایی خۆی بگەێنێت. دەشڵێت بکۆش پۆلیسی ئیتیحادیە و عەرەبی هاوردێ و پێشینەی تاوانیشی زۆرە و پێشتریش زیندانی کراوە بەڵام ئێستا هەڵاتووە و تاکو ێستاش دەستگیر نەکراوە. دوایی کردنەوەی ڕێگای دەربەندی گۆمەسپان ئێستا هاوڵاتیانی کۆیە و هەولێر چاوەڕوانی تەواوبوونی ڕێگەی هەولێر بۆ کۆیەن بەڵام هێشتا ماویەتی. دروستکردنی دووساییدا پانەکەی هەولێر بۆ کۆیە بەردەوامە تا ئەمڕۆ 15 کیلۆمەتری لێ قیرتاو کراوە و 135 کارەکانی تەواو بووە. چەند مانجێکە دەستکراوە بە دروستکردنی دووسایدی هەولێر بۆ کۆیە کە درێژەکەی 37 کیلۆمەترە بێ هەر سایدێکی سێ ڕێڕەوی تێدایە. ڕێگاکەش 6 ئۆڤەرپاسی تێدایە بۆ هاتوچۆی خێرا و سەلامەتتر. 5 ژێرپردیش لە خۆ ئەگرێت بۆ ئاسانکاری لە بڕینی ڕێگاکە هەرەوەش نام. ڕێگاکە پردێکی گەورەی بە درێژایی 250 مەتر و 160 ئاوبڕی کۆنکرێتی بۆ پاراستنی ڕێگاکە لە ئاوی باران لەخۆگرتووە. بەپێی ڕاگەیاندراوێکی حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئەمڕۆ شەممە 15 کیلۆمەتری ڕێگاکە قیرتاو کراوە و 135 کارەکانی تەواو بووە. خەریکە دەرگایەکی خێر لە هەڵەبجە بکرێتەوە و ئەوە تا کۆمپانیایەکی ئێرانی ئەوێت کارگەیەکی گەورەی بەرهەمهێنان لە شارەکە دابنێت. بۆ ئەمە بەستام نوێنەرانی کۆمپانیاکە سەردانی دەستەی وەبەرهێنانی پارێزگاکەیان کردووە و ئاڵوگۆڕی دوایین زانیاریان لەبارەی ئەم پرۆژەیە کردووە. بە قسەی وەبەرهێنانی هەڵەبجە سەردانەکە تایبەتوە بە پرۆژەی کارگەی بۆ کشتین بۆ وەبەرهێنان لە بواری ئاوی میوە و شیر کە پرۆژەیەکی استراتیژی وەبەرهێنانە و لە سێکتەری پیشەسازی خۆراکیدایە و بریتە لە بەرهەمهێنانی جۆرەکانی ئاوی میوە و بەرهەمهێنانی شیر. وەبەرهێنانی هەڵەبجە پشتیوانی و پاڵپشتی تەواوی بۆ مەبەستی دڵنیایی پێدان و جەختی لە پێدانی مۆڵەت و دەست بەکاربوونی پرۆژەکە لە کورتترین ماوەدا کردەوە چونکە ئەڵێت پرۆژەکە استراتیژیە و سەرمایی پێشبینی کراویش بۆ پرۆژەکە زیاتر لە 12 ملیۆن دۆلارە. کارگەکەش لە سەر ڕووبەری 52 زەوی لە سنووری پارێزگای هەڵەبجە دروست دەکرێت. هەر لە ئێستاوە لە سنووری پارێزگای هەولێر جوتیاران ئامادە ئەکرێن چۆن بتوانن لە ڕووێکی زانستیەوە گەنم بچێن و هەمان کاتیش لە خۆناغی کۆتاییدا چۆن بتوانن لە ڕووێکی زانستی گەنمەکەیان دروێنە بکەن. ئەم کارە توێژینەوەی کشت و کاڵی هەولێر کردوویەتی. توێژینەوەی کشت و کاڵی هەولێر بەڕێوەبەرایەتیی تایبەتە کە بنەتە و دەستنیشانەکە هەروەها
چاودێری وردی ئەو دار و درەخت و تۆوانە ئەکا کە لە بواری کشتتوکاڵی ئەچێندرێن و بەرهەم دەهێنرێن. هەر کاتێک نەخۆشیەک لەو ڕوەک و تۆوانە پەیدا ببێت ئەوان بەرپرسیارەتی یەکەمن پشکنین بۆ ئەم بابەتە ئەکەن. دیارە 6 زوتیاری هەولێریان کۆ کردوتەوە بۆی بتوانن کاتێک کە گەنم بچێنن بتوانن لە ڕوێکی زانستی گەنمەکەیان بچێن و تا قۆناغی دروێنەکردن هەمووی لە ڕوێکی زانستی فێربن بۆ ئەوی بتوانن بەرهەمێکی باشتر لە ساڵانی پێشووتر بەدەست بخەن. بەپێی دوایین ئامار کە وەزارەتی کشتتوکاڵی حکومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە ئەڵێ ژمارەی ئەو تەزرا گەنمە خۆماڵیانەی کە تاکو ئێستا پەسەند کراون و بە شێوەیەکی فەرمی دانیان پێدانراوە دە جۆریان هەیە ئەویش دە جۆرەکە تەنیا گەنم نییە بەڵکو گەنم و جۆیە. ساڵانە ئەو گەنمە بە نرخی پاڵپشتی کراو ئەدرێتە زووتیاران بۆی ئەوانش بتوانن بە نرخێکی کەمتر لە بازار گەنمەکە وەربگرن و بیچێنن. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بوو هەموو لایەکتان خواتان لەبات.